دەچین دەرمانێک بەکارهێنین کە لەوانەیە یعنی ئەسڵن هەر پەیوەندی بە ئەو مشکلەیەکە هەیە لە جەستەمانەوە نەبێت و لەوانەیە لەگەڵ خینمان نەگونجێ لەوانەیە دەرمانێکی تر بەکار بهێنین کە لەگەڵ ئەو دەرمانێک کە ئێمە تازە بەکاری ئەهێنین و پرسمان نەکردووە لە پزیشک لەوانەیە نەگونجێ و ئاوارزی هەبێ بۆمان ئەمەوە بڵێم کە من وەکو گەنجێک کە خوێندەواریم هەیە قەت ئەو ئیشە ناکەم و دەرمان بەکار ناهێنم بەبێەوەی کە پرسی پزیشک بکەم چونکە لەوانەیە نەگونجێ لەگەڵ ئەگەر نەخۆشیەکەم هەبێ خۆم نەزانم لەوانەیە نەگونجێ لەگەڵ ئەو نەخۆشیەم و نەخۆشیەکەم ئەگەر باشیش نەکا خراپتریشی بکا لەوانە کاتێک ئافرەتێک کە دووگیانە سەری دەشێت دەڕۆت لە خۆیەوە دەرمانێک دەخوات دۆزەکەی لەسەرەوە نازانێت بۆ منداڵەکەی خراپە لەوانەیە کە هەم بۆ خۆی هەم بۆ منداڵەکەی زۆر خراپێت لەوانەیە منداڵەکەی لە دەستی بدات تکا دەکەم کە ئەو ئافرەتانەیە هەر کەسێک لە خۆیەوە شت نەخوات دەرمان نەخوات دەرمان خراپە دەرمانێکی تۆ نازانی بۆچی باش ئەگەر تۆ لە خۆت ئەگە هەر کێشەیەکە هەبوو هەر مشکلێکت هەبوو تاوەکو سەردانی دکتۆرێکی پسپۆر نەکەی تاوەکو بە تەواوەتی شارەزانە بێ لە بوارەکەی توکە بە تەواوەتی شتەکەت بۆ لێک نەداتەوە بۆ تڕون نەکاتەوە بۆت یاخود دەری نەکەی کە نەخۆشیەکە چیە بەڕای من هیچ باش نیە هیچ جۆرە دەرمانێک یاخود هەر شتێک بێ کە بەکاری بهێنی